سەرێکانی دەما کۆمپوژیە هۆلایدا ئەفشانۆیە دیاری وان کرد ئیرۆرۆ کۆمپوژی سەرێکانیەکی دەبن سەرێکانیەش وان باژارۆکی کوردان بوو یەکوش دەستێکا شۆرەشێوە دەستکەتن پێشاندان و کۆلانە لێبەرێ ئەوژی پێشی بە شۆرەشە ئاشتیرەنە داخوازە چەکداریە نەداخوازەوان بوو نەداخوازە کوردان هەمیان بوو تا ئانها جا شهیدات کە تمام بارەنە و ئینشاءالله مێگنە مرادێ خۆ بهتر نەب دەرباسبوونا لەشکری ئازاد وەرش غێری واژی کی ببێت بەر منطقە کوردی بالأساس منطقەك يعني نجه الشرع سپاسیا قناتا گزارگۆست کردن بەرنامجێ ئارک بۆم کارەبن دریا وەرە منەرینەکەی و هەیڤیکێ ئەم بکەین ملەتی خوا هیبەت کوردێمە لە سووری هەیڤیکە ما هەیەش دەستەیە بلند یا بۆ تکارێ بێژێ سیوانەکە ji herdû encûmenê me yî Kurd re. Rastî em jê dixwazin ku garibê gavne baş û rast diriya va tiştên gonbûn serêkaniyê de rînekê xuya û zelal bidine xuyakirin. Xelkên bajarên Sûriyê xelkê xwe li Cezîrê girtiye wekû ku hineka binav kirî bo ûtêlek ji van koçbera re. Em bihêvîne û daxuyaniyek me jî wilo bi giştî derketiye di nav desteya bilinda li bera bûwa ku ev komên çekdar nêzîkî ve herêmê me nebî. berî wek nivîskareke Kurd ez bipeyivim ez dixwazim wek mirovekî li ser şoreşa Sûriyê ez bipeyivim. Gelekî giring bû got çareserkirina pirsa Sûriyê diriya aştiyê de ba û ne diriya çareserkirinek leşkerî de ba. Ne ji ber îro ev bûyer li hundirê serêkaniyê çêbûn. Lêbelê me dixwest ev çareserkirin li hemû herêmên Sûriyê şoreş karibe biparêze. Nêrîna me de derbaaskirina çekê hêzê çekdar مناطق كردي نتجي خده إلا باتفاق مسا حركة كردية ملتي كردية بشكل كبراتي داخازكي سرفرازي إنه أم مناطق بتالوكي شبوي أم بن أردوية أجري خلكي أم نخاز بتشتي قلنا انشار الدين دنيا سارة ودنيا جماد از هيفي ما جو فقرنا ولا تخو بخوي لا بلند داخوانية خدا ديار كر ودوی کومین چکداران سرێکانیە دەکەون چ کۆمین چکداران دەبێ نەکەون دەبەرێن کوردان دە دەبەندا ڕۆژە ئازادیە وێرۆ دەرکەدا بۆ ئار تیڤی هیشام عەباس